ئیسلامە ڕاست و درست، ئیمانداریە ڕاست و درست یاڵنەک پارتی بێ. دەسەڵات لە هەرێمی کوردستان لەلایەک پێچەوانەی دابوونەریتی کوردەواری ڕێگا بە هاوردە و بانگەشەکردنی دەیان گۆرانیبێژی بیانی و کچە مۆدێل و سەماکەر دەدات تا ڕووبکەنە هەرێم و پێشوازی گەرم و پارەی میلەتیان پێشکەش دەکرێت. لەلایەکی دیکەش ڕێگری لە هاتن و بانگێشکردنی قورئان خوێنە بیانیەکان دەکات و ڕێگا نادات لە مزگەوتەکاندا بانگ بڵێن و قورئان بخوێنن. لە نوێترین بڕیاریدا وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بانکێشکردن و هێنانی قورئان خوێنانی بیانی بۆ ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ و بانگدان و قورئان خوێندن لە ناو مزگەوتەکاندا قەدەغە کرد. چەندی گوتیان بە عوزرەی فەقییان نەبی، عوزرەی فەقییان زۆر بوو، گوتیان بە خول و مەشروعەکان نەکرێنەوە، حەدیسەکان لەبەر نەکرێ، بەڵام هەر خەرک زیاتر ڕووی لە ئاینی پیرۆزی ئیسلام کرد. گوتیان بە عومرە نەکرێ، بە حەج نەکرێ، کۆسپ و لەمپەریان دروست کرد، خەرک زیاتر حەزی لە چییە؟ حەزی لە حەجە، حەزی لە عومرەیە. کەواتە ئەوە فێر دەبین باشە بۆچی کاتی سەری سال دادێ کای لەدایکبوونی عیسا پێغەمبەر سەلات و سەلامی خۆی لەسەر بی ئەو هەموو گۆرانی بێژە بیانیە دێ، هیچ سانسۆرێک نییە، هیچ لەمپەرێک نییە، هیچ کۆسپێک نییە. بۆچی کە قورئان خوێنێکی بیانی بێ پێم شاوەش دەبن وانە باشە بە ئەوانش قەدەغەکەن هاتە خەرک گلەی ئەوانشانێ نەکا. شارزایکی فکری ئیسلامی دەڵێت سەدان مامۆستا و کەسایەتی هەن کە دەتوانن ئاین بە جوانی و وەکو خۆی نیشان بدەن، بەڵام بەهۆی ئەوەی بەدڵی ئەوان نییە ڕێگە نادەن وتار بخوێنێتەوە و دەشڵێت چین و توێژەکانی کۆمەلگا بە گومانەوە لە بڕیارەکەی ئەوقافی هەرێم دەڕوانن. بەو پێی هەر شتێک لە بەرژەوەندی ئاینی ئیسلام دابێت ئەوان جێبەجێی ناکەن. دەڵێ پێم خۆشە ئێتیمام گرنگی بدەم بە لایەنی خۆتبە خوێندنەوە بە قورئان خوێندنەوەوانە ئەو دەنگ خۆشانەی کە نێودەوڵەتینە دێن لە حسابی ئەوانش نایەن ڕێیان لێ دەگری. یەک دووەم هەرچی و تاربێژی خۆی هەیە کە دینی پێ جوان ببێ، بەس لە بەرەوەی بەدڵی ئەوان نیە، بەدڵی ئەو دەسەڵاتە نیە، هەمویان لا دەدەن. بەڕاستی دەبێ ڕاوێژکاری باشتریان هەبن و دەبێت ڕاوێژ بکەن لەو شتانە، ڕاوێژ بکەن بۆ کەسانی کە دڵسۆزن و خەڵکی دڵسۆزیش هەیە لە وڵاتە زۆر بیر و باوەڕ و بیر و باوەڕی لەوان باشترە و بیرۆکەشی لەوان بیرۆکەی باشتریشی لەوان هەیە. ناکرێت بۆ خۆیان بڕیار لەسەر هەموو شتێک بدەن و دینی ئیسلام بە حسابی خۆیان بە قوتر دەکەن. بەڵام بەڕاستی من پێم وایە هەر شتێک ئاینی پیرۆزی ئیسلام جوان بکە ئەوان دژی ئەوەن. ئەوە مدیری ئەوقافەکان ملزەمن بەوەی بەڕاستی ئەوەی بە تەدریجی چاپ بکەن. بەپێی بەدواداچوونەکانی پەیام پاساوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ دەرکردنی بڕیارەکەیان ئەوەیە کە گرنگی بە قورئان خوێنانی ناوخۆیی هەرێمی کوردستان بدرێت، بەڵام بۆ ئاهەنگەکانی سەری ساڵ و هێنانی گۆرانی بێژان ئەم پاساوە لە بەرچاو ناگرن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.